بەخشینی خوێن واتە بەخشنەوەی ژیان بە کەسێکی دیکە. بەخشینی خوێن لە یاساییترین کاتەکانی ژیاندا مرۆڤێکی پێی ڕزگار دەکرێت کە ڕەنگە بەخشە بیریشی لێ نەکردبێتەوە لە چیان وساتێکدا خوێنەکەی جەستەی مرۆڤێکی دیکەی بژاندووەتەوە. زۆر جار حاڵەتە کتوپڕەکان لە نەخۆشخانەکان کە سوکاری نەخۆش ناچار بە گەڕان دەکات بە شوێن خوێندا بۆ ئەوەی نەخۆشەکەیان گیان لە دەست نەدات. لە لایەکی دیکەشەوە نەخۆشە درێژخایەنەکان ڕۆژانە پێویستیان بە خوێنە بۆ ئەوەی پێی بژین کە مانەوەی ئەوانش لە ژیاندا دەکەوێتە سەرچانی بەخشندەی مرۆڤەکان و بەخشینی خوێن پێیان. مامۆستایان لە قوتابخانەکان بە پێویستی دەزانن بەخشینی خوێن ببێتە کولتور و مرۆڤەکان فێری بەخشینی خوێنی جەستەی خۆیان ببن. ئێمە وەکو ئامادەی ڕێزبەری ئێواران لە سەید سادق ئەمڕۆ هەڵساین بە هەڵمەتی ئەنجامدانی هەڵمەتێکی خوێن بەخشین لەلایەن سەرجەم خوێنکاران و مامۆستایانی خوێنگەمان کە زیاتر لە 105 خوێنکار بەشداری تێدا ئاکات لەگەڵ مامۆستایانە. دیارە ئەمە پێشنیارێک بوو ئەم هەڵمەتی خوێن بەخشین لەلایەن خوێنکاری خوێندگەمان کە توژبووی تالاسیمایە کە پێویستێکی زۆر لەم کاتا بە خوێن هەیە. هاتوین بۆ مەبەستەی کە خوێن ببەخشین لەبەرەوەی بەخشینی هەر بتڵێ خوێن ژیانی چوار کەس ڕزگارەکەی. بۆیە ئێمەش وەکو مامۆستایان وەکو خوێندکارانی ئامادەی ڕێزبەری ئێواران لە سنووری پەروەردەی قەزای سەید سادق مامۆستایان و خوێندکارانی قوتابخانەی ڕێزبەر لە سەید سادق لە هەڵمەتێکدا توانیان 40 بەتڵ خوێن ببەخشنە بانکی خوێنی سلێمانی کە ئەوەش یەکەی سەرنج و خۆشحاڵی قوتابی و مامۆستایان بوو. ئەزمان کرد بەشێک لە خەم و ناسۆری ئەو نەخۆشانەکەم کەین وەکو هاوکارێک لە ژیانە لەگەڵیان بین پێیان بڵێن کە ئێوە تەنهانین، ئێوە بێخەم بن لەوەی کە خەڵکانێک هەن هێشتا خەڵکانێک ماون کە توان هاوکاری ئەوەکەن بۆ ژیان. دەستخۆشی لە مامۆستا ئارام بەڕێوەبەری قوتابخانەی ڕێزبەری ئێوارانەکەم کە ئاسانکاریکی زۆری بۆ کردوین و چەند پاسێکی بۆ ئامادە کردین کە هەڵبسین بەم کارە خێر و پیرۆزە و ئەمەش کارێکی پیرۆزە کە ئێمە کردومانە ئینشەڵا بەردەوامە بین و یەکەم جاریشمانە زۆر بمان یەکەم جارمانە. هەڵمەتێکمان کرد بە ناوی بەخشینی خوێن بە کولتوریکردنی بەخشینی خوێن. ئاشکرایە ساڵانە و میلیۆنان نەفەر پێویستیان بە بەخشینی خوێنە بە بەخشینی خوێن و وەرگرتنی خوێنە. لێرەدا ئێمە وەکو ئامادەی ڕێزبەر هەستاین بەوەی کەوا ببینە پێشەنگ لەم مەجالەدا بۆ ئەوەی ببێتە کولتورێک لە لای خوێندکاران و هەموو تاکەکان بەبێ جیاوازی. بەخشینی خوێن بۆ کەسێک کە خوێنی پێویستێ بێ سوودی تەندروستی هەیە، ترسیش لە بەخشیندا نییە، چونکە هیچ جۆرە نەخۆشیێک تووشی کەسی بەخشەر نابێت. ئەوەی خوێنیشی لێ وەردەگیرێت دەبێت تەمەنی لە 16 ساڵ کەمتر نەبێت و 65 ساڵ زۆتریش نەبێت و نەخۆشی درێژخایانی نەبێت لەگەڵ چەند تایبەتمەندیەکی دیکە. زۆر کەس وا ئەزانێت یعنی خوێن بەخشین لی ئەترسێت کرد بۆ لامان یعنی ئەڵێت زەرەری هەیە یان من ئەبێت کە خوێنم بەخشی ئەبێت من وام لێ بێ هەموو سێ مانگ جارێک خوێن ببەخشم یان ئەوەیە جسمم فێرە بێ شتی وا بە هیچ جۆرێک نییە. خوێن بەخشین چۆن ئیسفادەی هەیە بۆ خوێن بەخشەکە بۆ ئەو کەسی کە خوێنی ئەدرێتێ هەرمان ئیسفادەشی هەیە بۆ ئەو کەسی کە خوێنە بەخشیە. خوێن بەخشین کارێکی خۆبیستانەیە کاوڵاتی خوێنی خۆی دەبەخشێت و دەدرێت بەو نەخۆشانەی پێویستیان بە وەرگرتنی خوێنەیە. ساڵانە ملیۆنەها نەخۆش پێویستیان بە خوێن هەیە. سوێ محەممەد تایبەت بە پەیامی ڕۆژ سلێمانی.